عشق باسكات أفرمي والعاشق له 3 مقامات. عاشق سي قناغ بنديه، قناغي يكم، قناغي ناوراس، قناغي كوتا. أفرمي مقام ابتداء ومقام توسط ومقام انتهاء. أفرمي فأما مقام ابتدائه قالوا يجب عليه مدافعته بكل ما يقدر عليه. هكا السرتاي عشق لإنسان دسي بيكر هرچی هێزی خۆی هەیە ئەبێ سەرفی بکا بۆی لە کۆڵی خۆی کاتەوە بەتایبەتی کاتێکەوە عاقڵانە عقلی بیری کردەوە. طبعا ئینسان بۆ هەموو بڕیارێک لە ژیانە چەند شتێکی پێویستە. یەکەم دڵی پێویستە. بنمونە ئەگەر مەسەلەیەکی زەواج بێن پێشەوە ئەم کەسە یەکەم خاڵ ئایا دڵی ئەو کەسەی بەرامبەر ئەگرێ یا ناگرێ. دووهەم خاڵ ئایا عقل ڕێگە ئەدا بەمە، عقل و شەریعەت ڕێگە ئەدا بەمە کە ئەم زەواجە ڕێکەکەوێ یا ڕێک ناکە. سێهەم مشۆرە دەکات. چوارەم ئیستیخارە ئەکا بینی خۆی و خۆ. ئەبەم چوار قۆناغا بەم پلەبەندیە ئینسان بۆ یەکلا ئەبێتەوە کە ئایا ئەو زەواجەی زەواجێکی ناجح ئەبێ یان نا. جاری وا ئەبێت کە لە مەسئلەی دڵات دڵ ئەو کەسە بە تەواوی ئەگرێ، بەڵام عقل لەگەڵ شەریعەتە ڕێگە نادا. جاری وا هەیە عقل و شەریعەتیش ڕێگە ئەدا، بەڵام مشۆرەتەکە بە دەوروبەری مشۆرەت ڕێگەی نادا. جاری وا هەیە لە مشۆرەتیشە ناجحە بێ، ئیستیخارە ئەکا بینی خۆی و خوا. طبعا ئیستیخارە واتە مشۆرەت بەخوا. ئینسان سونەتە بۆ هەموو ئەمرێک بۆ هەموو کارێکی بینی خۆی و خوا زۆر ئازایانە دوور کات نوێژەکات داوا ئەکە لەخوا خوای من نازانم چاوم کوێرە، لاڵم کوێرم، کەڕم، خوای تۆ خۆت ئەزانی. ئەگەر ئەم کارە بۆ من باشە یا ئیلاهی بۆم سەهلکە باش نییە لێمی دوورخرەوە. ئەمە ئیستیخارەیە. بەم چوار قۆناغاتی ئەپەڕێ. ئەفەرمێ کاتێکەوە ئینسان عاشقە بێ سەرەتای عشق کە دەست پێ ئەکا ئەبێ زۆر وریابێ. ئەگەر زانی لە ڕووی عەقڵیەوە ناتوانێ بگا یا لە ڕووی شەرعیەوە ناتوانێ بگا بە بەرامبەرەکەی یەکسەر ئەبێ بوەستێ با دڵیشی داواکە، با دڵیشی هاوارکە. یعنی تەسەوور کە جاری وە هەیە ئینسان دڵی هاوارەکە. جارێک بە بیرمە گەنجێک هاتوو پرسیاری ئەکرد بۆ ئافرەتێک، ئەموو ڕۆڵە ئەو ئافرەتە مادام ئەوهایە و خوشکی شیری تۆیە نابێ. ئەو ئاخر ماوەسە بۆچی نابێ؟ ئەو کوڕی خۆمە شەریعەت ڕێگەی داوە کە نابێ. یعنی تەسەوور کە جاری وە هەیە دڵ داوای ئەکە، بەڵام شەریعەت ئیبا ئەکە، عەقڵی ئینسان ئیبا ئەکە، ڕای ئەگرێ.